إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ئیمان لەلای ئەهلی سونە بریتیە لە ئیعتیقاد بە دڵ و واتە دامەزاندنی دڵ لەسەر خواناسی و خوا بەیەکزانین و وتنی زمان واتە شایەتومانهێنان و ئیعترافکردن و کردەوەکان بە جەوارح و هەموو ئەو پارچانەی کە لە لاشەی ئینسانە هەن کە ئەرکیان پێسپێرراوە و کردەوەیان پێسپێرراوە. ئەمە تعریفێکی ئیمانە لەلای ئەهلی سونەت و جەماعەت. دیارە ئەنواع جۆری فیڕق هەیە لەسەر ئەوەی کە ئیمان چییە، چۆنە، لە ڕووی لوغەتەوە چییە، ئیصطیلاحەوە چییە. ئەوەی لای ئێمە دامەزراوە کە اعتقادی قەلب و دڵ و وتنی زمان و هاواری کردەوەکان دەلیلی ئیمانی ئینسانە. لە فەرمایشتی خۆشەویستە صلی الله عليه وآله وسلم ئیمان لە خودا جل جلاله زیاتر تەجاوز ئەکا بۆ ئیمان بە کتوب و ئیمان بە ئەنبیا و ئیمان بە مەلائیکەت و بە قەضا و قەدەر و بە ڕسوول و هەموو ئەمانە ئەکەنە بەشێک و ڕوکنێک لە ئەرکانی ئیمان. بۆیە لە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە باسی ڕوکنەکانی ئیمانەکە 6 ڕوکن بۆ ئێمە دیاری ئەکات و خۆشمان لە کوردەواریە پێیان ئەڵێن ئەسڵی دین کە 6 دانن. لەگەڵ بوونی ئەم ڕوکنانەی دینە، ئەم 6 ڕوکنە، ئیمان بەخوا جەل جەلالوه کۆمەڵێ شوعبەی هەیە، کۆمەڵێ لقی لێ ئەبێتەوە. هەر لقە خۆی بۆ خۆی کردەوەیەکە و دەلیلە لەسەر ئیمان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ الإيمان بضع وسبعون شعبة والحياء شعبة من الإيمان. ئیمان حەفتا و ئەوەندە بەشە، ئەوەندە لقە، یەکێک لە لقەکان و بەشەکان بریتێ لە حەیا کە لە ئیمانەوەی. یان ئەفەرمێ بەرزترین پلەی ئیمان بریتێ لە وتنی لا إله إلا الله. نزمترینیشی بریتێ لەوەی دارێک بەردێک لەسەر ڕێگای خەڵک لاو بێیت و ڕێگای خەڵک تەخت کەیت و ڕێککەیت. ئەمە لێرە شتێک بە ئێمە ئەڵێ ئیمان مەسئلەیەکی باڵتینی ئینسانە، ناواخنی ئینسانە، کردەوەکانی تۆی موسڵمان ڕنگدانەوەی ئیمانەکەتە لە ناختە. کاتی ئەچینە خزمەت قورئانی پیرۆز وەی بزانین کێ زۆر بەڕاستی ئیماندارە، رب العالمین بۆمان بەیانەکە ئەفەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم. إيمان داران كامانا إنما أداتي حصرة أمانة صفتي إيمان داريان أدريتك كاتك ذكري خواكرا ناوي خواهن را وجلت قلوبهم ضليان ألرزي أترسي. مسألەی جوڵانی ناخی ئینسان لەگەڵ کەلیماتی خوایە
ئەمە نیشانەی ئیمانێکی زۆر پتەوە لە ئینسانە. هەندێک جار ئاەتێکی قورئان تۆ ئەوەستێنێ، هەندێک جار کەلیمەی ذیکرێک تۆ ڕائەگرێ. وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا كجوان لكلامي خوا أبي إيمانيا برز أبيته. إيمان زيادة ونقصانه. إيماني إنساني مسلمان بخواني قرآن برز أبيته. لكوا جواد قل قرآن هستي توي راكشا إيماني توي بهيس كرد أو نشاني إيمان داري توي وهي كلماتي قرآن تأثير لسد ضلت أكا. ئێمە زەمانێک لەو ئەچێ قورئان هەندێک جار لە تەعزیەیەکە یا لە شتێکە گوێمان لێ بوو بێ ئەومان کە توانای خوێندنەوەی قورئانی نەبوو بێ ئیتر نەیتوانی بێ دواتر. بەڵام ئێستا وەسائلەکان زۆر بوون، ئەرکی شەرعی ئێمەش زۆر بووە. تۆ ناتوانی عوزر بێنیتەوە لە بەردەم ڕەب العالەمینە بڵێ بۆیە لە خزمەت کتابی تۆ کەلامی تۆ یانەوەم یا ئیلاهی چونکە نەخوێندەوار بوو. ئەکرا تۆی نەخوێندەوار گوێت لە قورئان بگرتایە کە وەسیلەکە لە گیرفان تا بوو، لە ماڵتا هەبوو، حازر بوو. لەوە چێ لە هەشتاکانە کەسێک بوویتایە خۆی بەخوا شریتت پێ نەکڕا. ئەمڕۆ هەموو لە گیرفانمانایە وەسیلەیەکی زۆر بەهێز کە ئەتوانین خزمەتکاری کەلامی خوای پێ بکەین. وعلى ربهم يتوكلون پشت بەستن بەخوا جەل جەلاله لە هەر شتێکە نیشانەی قایمی ئیمانی تۆیە. چەنێ متمانەت بەخوای خۆتەیە، چەنێ تەوەکولت بەت لەسەر ئەوە لە کاتی بەڵاو موسیبەتە، لە کاتی خۆشیە، لە کاتی ئیمتیحانی قورسە. چونکە نیعمەتەکان هەر ئیمتیحانە، لێسەنەوەی نیعمەت هەر ئیمتیحانە لە ژیانە. پشت بەستنە بەخوا چەنێکە کاتێکەوە ڕزقت سوارە بێت و زۆر زەحمەت ئەکێشی بۆ ڕزقێک سێرەکەی حەڵاڵ دەست ناکەوێت و حەرام لە بەردەم تا یەت و ئەڕوا، ئەلەم کاتە تەوەکولی تۆ تاقی ئەبێتەوە. بانگی ئەڵڵاهو ئەکبەر ئەبیستی لایەکتریش ئەترسی کار و کەسابەتەکە لە دەست دەرچێ. ئەلێرە تەوەکولی تۆ پشتبەستنی تۆ بەخوا جەل جەلاله تاقی ئەبێتەوە. چەندێک لەگەڵ خوایە ئەڕۆیت و پشت بەو ئەبەست، لە سەفەرتە، لە حەزەرتە، لە ماڵەوە، لەگەڵ مناڵتە، چەندێک شتەکان ئەدەیتە دەسی خۆت و چەندێکی ئەدەیتە دەسی خۆ. ئینسانی مسلمان خۆی زۆر بە گەورەی تەسلیم بە ڕەب العالەمینەکە. تۆ خۆت لەم زەمەنی فیتنا بەتەمابی مناڵە پەروەردەکەی بە حیاتی پێ و پەروەردە نابی، ئەبێت تەسلیم بی بەو پشتە بەو بەسیە تا مناڵەکەت پەروەردە بێت. ئەبێت لە سوجدا فرمێسکە ڕژان بێت تاوەکو مناڵەکەت ساڵح دەرچێ. وعلى ربهم يتوكلون حتى توكلت زياتر بي پشت بستن بخوا جل جلاله اوان ده زياتر علامتي ايمان نشاني ايمان لدلي تويا هي جيب جاكرين نوجكان الذين يقيمون الصلاة نق نوج بكي نوج رابقري شكا اقامي نوج واتر راقرتني نوج اتر لجماعتيا لذكر اوراديا لسنتي بيشا لسنتي باشا جوان ركوع بردنو سجدة بدنو كمالي نوجد أكات أويتو علامتش إيمانتي ومما رزقناهم ينفقون خوا جل جلاله نافر من الرزقي خود ببخشة أويك إيما كردو مانا برزقيتو أي عبد لو ببخشة وعلامتي إيماني تويا لدواي أم آيات في روزة أم صفاتنا باسكة ذكري خواي كرد ضلي جولا آياتي قرآن إيماني زياد كرد بشتي بخوا قايم كر نيجي جيب جاكر بخشي أولئك هم المؤمنون حقا أو أنا إيمان داري الراس قو الراس تقينا كأم صفة جواننا لخويانا دستبرأك علامات بو إيمان بريتيا لكردويتو بو يخوشبيست صلى الله عليه وآله وسلم أفرميه أكمل المؤمنين إيمانا أحسنهم أخلاقا چێ لە ئیمانداران زۆر زۆر ئیمانی کامڵترە لەوانی تر ئەوەی ڕەوشتی لە هەمووانیان بەرزترە کەوا بۆ ڕەوشت بەرزی بە هەموو ماناکانی ڕەوشتی زمانت، ڕەوشتی دەست، ڕەوشتی چاوت، ڕەوشتی گوێت، ڕەوشتی ڕۆشتنت، هاتنت، میوانداریت، دنیاداریت، ژیان بەسەرکردنت، هەموو خەوتنت، هەستانت، خواردنەوەت، هەموو ڕەوشتەکان حتى كامل تربي أكمل تربي إيماني شي لولا أكمل ترى ودليل لسر أو بويا
صفات خراپەکانیش ئەبێتە دلیلی کزی ئیمانت. ئەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن، علەما ئەفەرمێ ئیمانی کامڵی نییە و کەسێک کە زینا ئەکە. یان ئەفەرمێ ليس المؤمن بالطعان ولا اللعان، ئیماندار کەسێک نییە کەوا طعن لە خەڵک دات و لعنەت لە خەڵکات و گوێن بە خەڵک بدات و زمانی پارێزراو نەبێ، کابوو ئیمانی کاملی نییە و کەسێک کە ئەخلاقەکانی بەرز نییە. ئینسان هەندێک جار لە زیهنی ئەوە مەسەلەی دینداری بچووک و کورت ئەبێتەوە، وا تەسەور ئەکا دینداری تەنها بریتێ لە نوێژ، تەنها بریتێ لە شەو نوێژ، بریتێ لە ڕۆژوو، ئەمانە پشتێکی گەورەی دیندارین. بەڵام سیر کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئیماندار ئەگاتە مەرتەبەیەکی زۆر گەورە، ئەگاتە ڕوتبەیەکی وەها بەهۆی ئەخلاقی بەرزیەوە دەرەجاتی کەسێک، دەرەجاتی قائم الليل وصائم النهار، کەسێک بە ڕۆژە بە ڕۆژوو ئەبێ بە شەو نوێژەکات پلەی لای خوا چەند بەرزە، بە هەموو لەحظەیەکی ناو نوێژ و ڕۆژەکەی چەندێ پلەی لای خوا بەرز بۆتەوە، بحسن الخلق، بە ئەخلاقی بەرز ئەگاتەوە پلەی ئەو کەسە. احتیمالە تۆ بە ڕەوشتێکی بەرزت پێش کەسێک بدەیتەوە کە شەو نوێژیشی هەیە، هەموو دووشەمە و پێنجشەمەیەکیش بە ڕۆژوو، بۆیە ڕەوشتی بەرز زۆر گرنگە. بەتایبەتی لەم زەمەنە کە عەولەمەی جیهانی ئەیوێ ڕەوشت لە موسڵمان دابماڵێ، ئیعلام و خوێندن و تەربیە و هەر هەمووی پێکەوە کار لەسەر پرۆسەیەکی عەولەمەی جیهانگیری ئەکرێ، بەتایبەتی لەسەر میلەتی کوردی داماو کە بێ ساحێب و بێ خاوەنە، هەموو بەرە ئەو مەسارە ئەڕوا کە ڕەوشت لەناو میلەتەکان نەمێنێ، کە ئەڵێم ڕەوشت تەنها مەسائلی جنس نێتە زێنت، ڕەوشتی مامەڵەمان لەگەڵ یەکتریا، ڕەوشتی مامەڵەمان لەگەڵ خۆمانە، لەگەڵ خوای خۆمانە، هەموو ئەمانە کاری لەسەر ئەکرێت. ئاتۆ تەسەورکەن جاران مۆبایلت نەبوو، سیارەت نەبوو، بە هەزار هەلاکەت تا لەسەر جادەیەک سیارەیەکت دەسەکەوت، هەموو مانگی خزمەکەتە بەسەر ئەکردەوە، چونکە سیلەی ڕەحم سیفەتێکی بەرزی ئیسلامی و تیامانە زیندوو. ئێستا هەموو وەسائلەکان هەیە سیلەی ڕەحم نەما، چونکە عەولەمەی جیهانی کارمان لەسەر ئەکا. جاری وایە خوشک و برایەک بە ساڵ تەلەفۆن بۆ یەکتر ناکە، یەکتریان لەبیر چۆتەوە. جاران وەفا چەند گەورە و بەرامبەر بە مردووەکە، کەسێکت ئەبینی لە هەفتەیەکە ڕۆژێکی دانابوو ئیلا سەردانی خزمەکانی خۆی کرد لەسەر گۆڕستان. ئێستا گەنجی وا جوان هەیە ئەڵێ قەبری باوکت لەکوێیە ڕۆڵە، هەر نازانێت لەکوێ، بەخوا لەو ناوە نێژرا نازانم کوێ بوو، نووسینیشی لەسەرەکە بۆی نادۆزرێتەوە. زەمانەکە ئەوەندە عەولەمە ئیش لەسەر تۆ ئەکا، وهات لێ ئەکا ئەخلاقە بەرزەکانی ناو کۆمەڵگەت هەڵوەشێنێ، لە ئەخیرە وهات لێ ئەکا کە لەگەڵ دراوسێکەتا سەلامیش لە یەکتر نەکەی، هەموو شتەکانە لێ ئەگرێتەوە. ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە ئەنواع جۆری فکر کار ئەکەن لەسەر گەنج. زۆر گرنگە گەنجی موسڵمان لەم فەرمایشتانە بڕوان علاماتی ئیمان بخوێنێتەوە لە خەڵکە. ئێمە مکەلەف نین بەوەی ئیمتیحانی خەڵکەین و ئیمتیحانی عەقیدەی خەڵکەین، ئێمە مکەلەفین بەوە سیرکەین ئایا ئەم صیفاتە ظاهریانەی دلیلی ئیمانن هەن لە کەسەکانە یان نین، هەن ئەلحەمدوللا برامان و تەواو ئەهلی ئیمانن. خوا خۆی ئەفەرمێ ئولائیکە هم المؤمنون حقا. ئەنواع حرەکاتی تەکفیری خەواریجی، ئەنواع حرەکاتی ئیمتیحانی معتەزیلی، ئەمانە دروستە بن لەناو کۆمەڵگا، فڵانە موسڵمان کافرە ئەو ئەهلی مزگەوت، ئیش و کار نەماوە تەنها لەسەر ئەهلی مزگەوت نەبێت، کە بە درێژایی مێژوو ئەو بیرانەی کەوا کاریان لەسەر خەڵکی موسڵمان کردووە لە ناو خۆی موسڵمانە ئیلا دەستی دەرەکیان لە پشت بوو. بۆیە ئینسانی موسڵمان لەم زەمەنە ئەبێ زۆر هوشیار بێ، وەرە بزانە عیب و کرچوکاڵی خۆت چییە، تۆ بزانە ئەکمەل المؤمنینی، بزانە صیفاتە بەرزەکانی دین لە تۆیە ڕەنگی داوەتەوە یان نا. زۆر کات ئەبێ ئینسان ئاگای لەوە نامێنێ کە بە دەوروبەرا چی ئەگوزەرێ و چی ئەڕوە، چاوەکانی کوێر ئەبێ لە ئاستی ئەوەی کە کافران چ تەخطیتێ دانێن بۆ خەڵکی موسڵمان، خۆی ئەبێتە بەشێک لە تەخطیت، بەبێ ئەوەی هوشیار بێت. باشترین کاتێک بۆ گەنج ئەمڕۆ کە کاتی زانست بێ ئەمڕۆیە. کەی ئەم فکرانە دروسە بن؟ بە درێژای مێژوو کاتێک دروسە بن کە زانست کەم بێتەوە، دەریای دین زۆر گەورەیە، علەمای زۆر گەورە جاری وایە تەوەقف ئەکەن لە مەسئلەیەکە، بڕیاریان پێ نادرێ.
تۆ یەک بتەوێ بە ڕێی شاشەیەکی مۆبایل لە دینی گەورە و عەزیم و حەزارەتێکی هەزار ساڵە حاڵی بێ حاڵی نابی بۆیە جاری وا هەیە بە شتێکی بچووکەوە عمری تۆ ئەفەوتێ و کۆتا ئەبێ هەمیشەش ئەو دەوڵەتانەی یا ئەو حەزارەتانەی کە ژێردەستە ئەبن کێشەکانیان لە ناوخۆیان زۆر گەورە ئەبێ ئێمە ئەمڕۆ حەزارەتی ئیسلامی 100 ساڵی ڕێکە کافران ئیش لەسەر ئێمە ئەکەن ئێمەیان ژێردەستە کردو ئێمە بەسەر پێی خۆمانەوە نین ئێستا بۆیە ئەبینی علاماتی ئیمان لە یەکترا ناخوێنینەوە هەوڵ ئەدەین بە دوای عیبی یەکترا بگەڕەوە علاماتی کوفر لە یەکترا بدۆزینەوە کەمە صیفاتی ئیمانداران نییە سەرەتای مێژووی ئیسلامی هەتا وەکو دروستبوونی خەوارج یەک موسڵمان بە موسڵمانێکی نەوت کافر حرەکەی تەکفیر لێوە دروست بوو هەتا زمانی معتەزیلە یەک کەس ئیمتیحان نەکرا لەسەر عەقیدایە عەقیدەی چییە لێوە ئیمتیحانات دەستی پێ کرد و خەڵک بزانین عەقیدەی چۆنە و چی عەقیدە بریتێ لە شتێک ڕەبتی تۆیە لەگەڵ خۆیە لە ناوەیە هەندێک یاسا هەیە لە یاساکانە لا مەدە ئەیتر تۆ علامەتەکانی ئیمانت یا بێ مومنی ئیمانداری بۆیە ئێمە ئیماندار لەم زەمەنە لەناو جەنگێکی زۆر گەورە لە داخلا جەنگمان هەیە لەگەڵ خۆمانە ساز نین کۆک نین دەرەوەی خۆشمان جەنگمان هەیە بە هەمان شێوەز کارمان لەسەرەکرێ ئەبێ لەم ڕۆژگارە زۆر بە هوشیارانە مامەڵەکەین هەنگاوەکانمان زۆر هوشیارانە بێ زۆر بەهێز کارکەین لەسەر ئەولاد و گەنجی خۆمان لە چنگی بێدینان دەریان کەین لەم زەمەنی فتنە و فەسادە حسنێکیان بۆ دروستکەین بیان پارێزین ئەوەش بە داخستنی دەرگاکانت نابێ بە کرانەوەی دەرگاکانت ئەبێ بە عیلم بە زانست لە هەموو کاتەکان زیاتر پێویستمان بە خزمەتکاری قورئانە پێویستمان بە ذیکر و ئەورادە باوکی بەڕێز گەنجی بەڕێز ئەگەر ئومەتی ئیسلامی یەک کەسی نەمێنێت تەنها تۆ نەبی تۆ مکەلەفی بەوەی ئەم پەیامی خوا بەسەر زەویە هەر هەموو بڵاوکەیتەوە ئەبێ ئەم ڕۆحیەتت تیا بێ هەمیشە بیرت لەوە بێ ئەگەر دینی خوا لەسەر زەویە نەما من چۆن دروستی کەمەوە من چیم پێ ئەکرێ بۆ خزمەتی دینەکەم بۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە کە علومی شەرعیمان تۆکمەکەین وزیاتر استعداد وەرگرین ڕۆحیەن بۆ ئەو مواجهە گەورەی کە ئەیکەین ئێمە خەوتوین ئەگەر ئەم مواجهەتێ نەگەیشت بین ئێمە خەوتوین ئەگەر ژیان وابزانین تەنها ئەوەیە کە ئینسان لوقمەنانە پێیاکات و بیخوات و کۆتایی پێبێ ئەم حەضارەتە ئیسلامیە ئەبێ عەدلی خوا لەسەر تاسەری زەویە بۆ کافریش دەستە بەرکات چ جای موسڵمان ئەوە کاری گەورەی ئێمەیە لەسەر زەویە گێڕانەوەی خلافەتی ئیسلامی و ئیشکردن بۆ ئایندەیەکی دوورمان ئەوە واجبێکی شەرعی سەرشانمانە کە هەمومان ئەبێ ئیستعدادمان هەبێ لە گەنج و لاو و پیر و ئافرەت و مناڵ و هەر هەمومانەوە خوای گیان تۆ خۆت ئەزانیە ئیلاهی ئێمە لە زەمانێکی فتنەی زۆر بەهێزە ئەژین کافران دەورەیان داوین نەفسی ئەمماڕەی خۆمان زۆری بۆ هێناوین شەیطان هەموو وەسیلەکانی خۆی خسۆتە گەڕ یا ئیلاهی لە بین یەکتریشا دڵمان لە یەک پاک نییە بەخوا هانای ئەم زەلیلی و فەقیری و زەعیفی و داماوەی خۆمان تەنها ئەتوانین بۆ تۆ بەرزکەینەوە یا ئیلاهی تۆ خۆت فریاد ڕەسمان بە تۆ خۆت دەرگاکانی عیلم بەسەرمانە بکەرەوە تۆ خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم ئومەتە ڕاگیراوکە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان بە لوتفی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە بە کەڕەمی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بەخوا ئەوەندە شەرمەندەین ڕوومان نییە داوای بارانیشت لێ بکەین یا ئیلاهی تۆ خۆت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە تۆ خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە تۆ خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا رب العالمین یا ربی خوایە داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی بەرەکەت لە بازاڕەکانمانە دروستکە حەڵاڵ لە بازاڕەکانمانە زۆر بکە یا ئیلاهی کانیاوەکانمان بۆ هەڵقوڵێنەرەوە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بیرەکانمان پڕ ئاو کەرەوە یا ربی خوای گیان داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت بە بەزەی خۆت بەخوا کردەوەیەکمان نیە بەرزیکەینەوە یا ئیلاهی بە حرمەتی ئەو پیرانەی ڕکوع بۆ تۆ ئەبن ئەو گەنجانەی تەوبە ئەکەن ئەو مەسوپیانەی کە لە حوزوری تۆیە ئەوەستن بە حرمەتی ئەو مناڵانە یا ئیلاهی
كبي جناهن لقل مانان رحمته بزي بسر مانا ببارنا بحرمتي أو حب خوش ويسيك لدل مانا هي أبو محمد المصطفى صلى الله عليه وسلم خوايا كرمي خود بسر مانا ببارنا ودعا كان من جراك إلهي أم عبدانا هاتون تمالكيتو إلهي تو خوش شاهدي أم أنا ركوع نابا بوتو نبي سجد نابا بوتو نبي دسي زليلي دعاء برزناك وبوتو نبي ديا إلهي دعا كان نجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشبي سكام إيمان ضلو إنسان إيمان دارنا بسو ورتاوي كانان حتى تشمي نبا ورتاو مبيو يوموي نريو حتى ياجي ونبو كتو تشكو جوانيكا وروشنايكا ورتاويني جمال جواني ورتاوي البيبر مغنو هر يوجا إيما إيمان دار كدل ما إيمانش قنونا كومالي علامته هني ورو أنا إيمانك بش ناسمي إي علامته بريتين شا أعمال صالحة كتو كريش شا كرده وبرزا كتو كريش إما أرو زمن وفرنا راحتنا جزر كر كافر بقردو معني هرمان وشا كردينا آمين ورو جنگ فرقورشا برپا کردن وران ورو إيمان دارا كجركشان إيمان دارا جقردو خاصة الدنيا كاو علامتك إيماني دوروزا إما جقر كات زياتر هرمان ما بانينك علامتك إيماني وما نزلنا كرموا حتى وكو زياتر أورتا ويناسينا ما نبرتو تربو تشكش بهسترو بقوة تربا لا يكافر بشيوازه هجوم كرا لا يجوي ما بين وما خريك امتحان ويكترين گنج جوانه كما جاي دينداري وشونما وذكر أوراد وقرآن واناي مشغول بين ما يكتريو إشاء أي بكافر زانو أو يترباسو أو يكرو أو يترغيبت كرو مجموعي وما أو يتريما بقوم رازانا بينما إيشي ويقر هني قيامتي نخوة بري رشا سرمو قيامتي دنيانا إما مكلفين بانيكا شني باسو برائي كرمي عقيدنا باسو ولا إيش كرمي يكسي إيمان دار ستا سرو إذا من يوبو أشم محبتش دلي دلوتونا جيجير بيب آية إما أهل السنة أفكارو إما سرو آنينك دلي مسلمانانا يكتري كافر كما أي فكرة خارجة هنو أهل السنة إنيا ابن تيمية رحمة خواج ونبو فرماو كان أهل العلم والسنة لا يكفرون من خالفهم. فرماو أهل علمي أهل السنة كسك مخالفة أي شاكروا باجتهادات والرأي وإيش كافر جمكرا وإن كان ذلك المخالف يكفرهم بكبر ورا أي شهر كافر كرو أي كافر مكرا إن أصلي وانج أصول فرق ورك أهل السنة جماعتي هر دائرة ونويل ديو خلق الكافر كالدنيا بدائرة أهل السنة جماعتي إن خارج أهل السنة جماعتي أهل السنة جماعتي الرأي كيش روشنين بيام كيش واضحين رحمة خواهي ابن تيمية بياجي وترنا فتاوى كان فرماو آكسي كنزيكي نشانم خاز إن شاوانانو زاناك جاري شانان كسي مخالف الرأي ومنا الرأي كهنج بالرأي وكفر يجزانو وصاحبه ليس بكافر صاحب كاج آكسيك آكفر شكر دانو رأيج بربرينو شو كلا منو كفر صاحب كاج بكافر مزانو تشك اجتهادش كردن جورج عذرك شريعتنا اجتهادا كسي واجتهادش كرد وغلطش كرد فقهنا عقيدنا حلنا وانا اعذر شتنا قبول كرد تشك اجتهادش كردن با غلطيش باجتهادك اجر ويجور غير فرماو لأن الكفر حكم شرعي تشك كفر حكمه والشرعيه حكم الشرعي غير كسي بيجنيا وشو برش كرو هرمانو قاضي مسلمانين
فليس للإنسان أن يعاقب بمثله. إنسان متى هركز آش كافر كر آج أبي تري كافر كرو حيز ما منو بيننا ورو أنا بدر جاي ميجو أمتي إسلامي أهل السنة أهل وشويسي بين قيني شاجا كسيمة بو بس يهود ونصارى نين مقيني ما جاب بعض بيغمبرا وبعض قبول كلمة بس الشيعة نين من بعض الصحابة ما قرأ با وبعض ما قرأ نبا قد ما قرأ بس خوارج كاج نين من بعض عالم ما قرأ با وبعض ما قرأ نبا. أهل السنة أجر تعريف كريو برج باسم أهل وشويسي جدلي زانانا جدلي أنبيائنا جدلي صحابينا جدلي قردينا قرد ما وشي قرأ بيك مستوى بيك درجة متماشى كرمي رنگا تفاوت و حبي ما بو بيوشا زياتر بلان بغضو كيندلو أهل السنة النية وما بو ورانورو كافرا دل رقو تنين مي أشداء على الكفار رحماء بينهم برحم مي إين الرمز أهل السنة أشي زمننا قنجي ما فرفر ضرورة تشودي متشيديم فروري إي فكرة هدام خطرابك هيرشاردن بي جهاني إسلامي كوري بينا يكتري أشو أمتي إسلامي فرا بورياي قنجي ما فرا وريبا قركز نتا وخلط نوشا هر فكرة وما تشون يشقني نزاني تشيشا مثلا علومي شرعي وانا علومي شرعي ودراسة وديني كارل بانا كارو بارزقاري الكارو بتاوتي اگر فهم قول البو وقشتگير البو جاقر دوبارك شريعتي كارل بانا كارو بارز ريابي چنين دس جمعي مسلمانا وعامة مسلمانا سبب وتراجع سبب النجاة جكاتو فتنين خوابي خاطر قوريوش قردي ما بيه وچني قنجو لاو زاولا كاما بارز ريا كارو جا فتنك اي زماني. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.